دەچینە لای تەوەرێکی پزیشکی کە پەیوەندی هەیە بە ئەو کاتەی کە جوانکاری و نەشتەرگەری جوانکاری دەچێتە خزمەتی چارەسەرکردنی پزیشکیەوە. هەندێک لە کەسەکان هەیەلانەیە کێشەیەک و ناڕێکیەکیان هەبێت لە ڕووی جەستەییەوە یان لە ڕوخساریانە کە بە شێوەیەکی زگماکێ یاخوا نەخواسە لەوانەیە دواتر بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ بەهۆی سووتانێکەوە ئەمانە لە ڕوخساریانە دروست بێت یان لەوانەیە هەر کێشەیەکی سەلامەتی و تەندروستی بێت کە بەرۆکیان بگرێت کێشیان بۆ دروست بکات لە ژیانی ڕۆژانە خوانە و لەو کاتایە کە لە ڕێگەی جوانکاری و لە ڕێگەی چارەسەری با بڵێن جوانکاری و نەشتەرگەری جوانکاریەوەیە کە وا بکەن پزیشکەکان ئەم کێشە بۆ کەسەکە چارەسەر بکەن. کاتە قساکەین لە کاتێکە جوانکاری دەچێتە خانە و دەچێتە چوارچێوەی باڵێن چارەسەرەوە. بۆی کە لەسەر ئەمە بەستەش قسە بکەین میواندارەتی بەڕێز دکتۆر شاخەوان محەممەد ئەحمەدمان کردووە کە بە ڕێزیان پسپۆڕی پێست و جوانکاریت. دکتۆر شاخەوان سڵاوە لێبێ زۆر بەخێر باش دکتۆر. زۆر سپاس دکتۆرێمە چێژمان وەرگرت لەو پارچە باکیدی زۆر خۆش بوو منیش باکیدی زۆر مرتاح بووم دەستی خۆش بێت. من دقەتم داوە زۆر جار پزیشکەکان ئەژین بۆ نمونە پزیشکیدان ئەمە من زۆر بینیوە لە عیادەکەی خۆی زۆر جار کاتە سەرقاڵی چاکردنی دانەکەی گوێ لە مۆسیقاگرێ یان کۆمەڵک لە پزیشکەکان ئێمە ژەنیاریشن. ڕاستە من خۆم ینی ژەنیار نیم بەڵام زۆر تابعی مۆسیقام حتا لە کاتیشی خۆمە بەردەوام وانەی کە هاتپێن سەدانەکردبێتم بەردەوام میوزیک ئیشەکە لە لای من میوزیکێکی هادێ دەستان خۆش بە لەشتان ساخ ئیشەکەی وش کە زۆر پێویستم بە دقەت هەم بەرپرسیارەتێکی زۆریشی لەسرە. دکتۆر ئێستا بابینە سەر تەورەکەی خۆمان و ئەوەی کە ئێوە بۆ کامێک لە کێشە و ناڕێکێت تەندروستی جەستەییەکان سوود لە چارەسەرێک وەرەگرن بە ناوی جوانکاری و نەشتەرگەری جوانکاری بۆ کامێک لە کێشەکانە مابێ. زۆر باشە خۆی جوانکاری ئەلبەتە بە شێوەیەکی گشتی دوو بەشەگرێتەوە بەشێکیان بریتە لە ڕێککاری بەشێکیشیان بریتە لە جوانکاری ئەوەیە کە کەسێک هیچ ناڕێکیەکی نییە هیچ کێشەیەکی نییە لە جسمیە لە پێستە دەی جوانکاری بۆکەی گۆڕانکارێکی تیاکەی. ئێمە باز لە بەش یەکەمیانەکەین کەوا ڕێککاریە ڕێککاری دوو بابەت دەگرێتەوەنێ بابەتێکیان ئەوەیە کە بەسان کەسەکە بەهۆی حادیسەیەکەوە بەهۆی ترۆمایەکەوە بەهۆی کێشەیەکەوە تووشی ناڕێکێکی جەستە بووەکو جەنابەت باسە کرد یاخود تووشی مەسەڵەن تێکچوونێک لە شکلیا بووە یاخود لایەکی لایەکی فەرقی هەیە ئەمە بریتە لە ڕێککاری. جۆری دووهەمیان ئەوەیە کە نەخۆشیە یان کەسەکە تووشی نەخۆشیەک بووە یاخود بەهۆی چارەسەری نەخۆشیەکەوە تووشی ناڕێکی بووە واتە سەبەبەکە حادیسە نییە تەنیا بەهۆی نەخۆشیەکەوە یاخود بەهۆی حاڵەتی وراثیەوەیە یاخود بەهۆی با بڵێن کەس کێشەیەکی علاجێکەوە کە بەکاری هێناوە تووشی ناڕێکیەک بۆ لە پێستە ئەو وەختە ئێمە محاولەی ئەوەکەین کەوا لە ڕێگەی یەکێک لە با بڵێن ڕێگەکان کەوا بەکاردێت جوانکاری بۆ با بڵێن ڕێککاری بۆ بکرێتەوەانێ. جوانکاریەکان لەم بوارەیە زۆر بەشەگرێتەوە یعنی ئێمە هەر لە بابەتی دەرزی لێدانەوە بەکارهێنانی دەرزی کەوا پێوتر ئینجەکتەبڵز هەتا کۆکەینە بەشی لەیزەرەکان و هەتا ئەگەیتە هەندێک حاڵەتی نەشتەرگەری پێست ئەمانە هەمووی بەکارێ بۆ هەریەک لە نەخۆشیەکانی کەوا با بڵێن ڕوویابێ و حاڵەتەکەی کە ڕوویدابێ بۆیە بەپی یەک بە یەک بەپی پێویستیان باسییان دەکەین. باش دکتۆر ڕەنگە هەنێک کەسە بێ یعنی بەبێ ئەوەی کە هیچ حادیسەیەک ڕووی لە کەسەکە کردبێ یاخود هیچ بابەتێک بەسەر ئەو کەسەیە هات بە ڕەنگە خۆی هەر لە خۆیە ئەو شێوازەی کە لە ڕوخساریا هەیە زۆر متمانەی بە خۆی نەبێ لەم کاتەیە کە سەردانی پزیشک بکات پێویست ئەکا کە هەنێک جوانکاری زۆر سەرەتاییش بێ ئەگەر بە شێوازێک نەبێ زۆر دیار بێ پێوەی ئەگەر هەنێک جوانکاری ئاسایی بێ ئەتوانێت ئەم کەسە ئەنجامی بدات بۆ ئەوی دوجار متمانە بۆ کەسەکە بگەڕێتەوە. بەڵێ خۆی لەم کاتەیە زیرەکی و حەکیمی دکتۆرەکە دەرەکەوێت کەسێک کە دێ بۆ لای متمانەی بەخۆی نییە لە ڕووی جوانکاریەوە ئەبێ کەسە دکتۆرەکە بزانێ ئەم کەسە ئایا لە ڕووی دەرونیەوە ینی هیچ کێشەیەکی هەیە یان نا ئەجا ئەگەر لە ڕووی دەرونیەوە بوو کێشەکە پزیشکەکە باشترین پزیشک بێ و باشترین ئیشی بۆ بکە چاک نابێت
یعنی بە ڕێگە جوانکاریەکە چاک نابێت. جا ئەگەر نەخێ دەرونی نەبێ بەڵام مەسەنە شتێک بێ وەکو جەنابەت فەرموود متمانە بە خۆنەکردن بێ چونکە بیرمان نەچێت جوانکاری بەشێک لە سوودەکانی بریتە لە بەرزکردنەوەی لایەنی دەرونی کەس و بەرزکردنەوەی حتا ئەوترێ بەرگری لەشش زیاد دەکات چونکە تۆ ورەت بەرز بۆیەوە بەرگری لەش زیاکە لەبەرەوە حەکیمی دکتۆرەکە لەوا دەرەکەوێت کە تۆ ئایا فعلەن کێشەت هەیە ئەتەوێت تۆزێک باشتر ببیت یاخود نەخێر هیچ کێشەیەکت نییە هیچ کێشێک لە پێستان نییە هیچ جوانکاریەکەت پێویست نییە بەڵام ئەتەوێت شتێک بکەیت کە خۆشت نازانی چیتەوێت بۆیە لەم حاڵەتەیە ئێمە وەکو پزیشکانی با بڵێم سپۆری پێست و جوانکاری ئەنێرین ئەگەر پێویست کات هەندێکیان ئەنێرین بۆ لای پزیشکێکی دەرونی بۆ چارەسەر جەنابێت لە سەرەتای قسەکان تا باسی کۆمەڵی گڕێگەت کرد بۆ چارەسەرکردنی ناڕێکیەکان بۆ ڕێککردنەوەیان ئەگەر هەریەکان دکتۆر زیاتر قسەی لەسەر بکەی هەریەک لەم ڕێگانە بۆ کامێک لە کێشەکان ناڕێکیەکان بەکارهێنان ئێمە با لە یەکەم شەدوتمان ئێمە ئینجێکتەبڵەکان واتە ئەوەی کە بە دەرزی لێدان بەکاردێت بە کورتی باسییانەکەم یەک مەسەنە بۆ منە بۆ تۆکسکەوە هەمومان دەزانین بۆ تۆکسیکێکە لە داهێنانە زۆر گرنگەکانی سەردەم و کە بۆ زۆر بوار بەکاردێت ئێمە تەنها بیستمانە تەنها بۆ بواری جوانکاری بەکاربێ وەکو با بڵێن لابردنی چرچی و ئەم جۆرەشتانە بۆ زۆر حاڵەت بەکاردێ مەسەلەن کە ئەو کەسانی کەوا با بڵێن لە دەوری چاویانە حاڵەتێکیانە پێوترێت چاوفڕین مەسڵ تویچنگ یاخو فاسیکولیشن ئەمە چاویان بەردەوام پێڵوویشان ینی پرتە پرتەکات نە بە شێوەیەکی کاتی نەخێر بەمەسەرەن لەوانەیە لە ڕۆژێکە 100 جار بووی بێتم حاڵەتە یعنی پێم وایە ئیزعاجیەکات ڕەنگە بەسەرمان هاتبێ زۆر جار بۆی سترێسەوە زۆر جار هۆکار خەلەلێکە خەلێکی دەماریە پزیشکانی پسپۆری چاو دانێرن بۆ لامان بۆ تۆکسی بۆکەین ئەمە یەکێکە لە ڕێگە چارەسەرەکەن وەکو نەخۆشی وایە ئەمە یەکێکی تر لە کێشەکان کە هەر بۆ تۆکس بەکاری هێنین ئێمە کەسێک کە شەقیقەی هەیە نەخۆشی شەقیقا بریتێ لە سەرێشەیەکی یەک لای سەر کە پزیشکانی پسپۆری دەمار اختصاصن لەو بارەیە بەڵام ئەوان زۆرجار عیلاجیان بۆ بەکارهێنن کەسەکە یاخود توانای بەکارهێنانی عیلاجەکەی یاخود سوودی لێ نابینێ لەبەرەوە دەیانێرن بۆ لای ئێمە و بەڕاوێژ لەگەڵ ئەوانە ئەڵبەتە هەڵەسین بە بەکارهێنانی بۆ تۆکس بۆ هەندێک نقطە کەوا سەر ئەبێتە هۆی ئەو شەقیقەیە ئەبێتە هۆی ئەو ئارزە ئەچکا شەقیقا بریتە بەشێکی پەیوەندی بە ماسوولکەوە هەیە و بۆ تۆکسیش ماسوولکەکە خاوەکاتەوە کەوا بە پێچەوانی ئەوەی بدرێت لە دەوری چاو ئەوانە ئەدرێت لە هەندێک شوێنی لای سەر و لە پشتی مل و ئەوانە دکتۆر ئەوە بۆ کەسانێک کە شەقیقیان هەیە من بیستومە ئەڵێن ئەبێت تۆ بزانی لە کوێ ئازارەکە دەست پێ ئەکا بۆی کە ئێمە دەرزی بوو تۆکسەکە بۆ ئەو شوێنە بەکارێت کەسەکان خوانەڵەن ئێمە دۆزینەوەی ئەو خاڵەیان ئەو بەشە بۆ من ئاسان نییە ئەمە لەو کاتایەوە چی ئەەکە بەڵێ ئێمە پێش ئەوە وەکو باسم کرد ئێمە ئایانێرین لای پزیشکی پسپۆری مێشک و دەمار پزیشکی پسپۆری مێشک و دەمار یاخو ئەوان خۆیان ڕاستە خۆی نێرن بۆ لای ئێمە پێشتر پەیوەندیەکەکان لەگەڵ ئێمەیە یا ئێمە پەیوەندیەکەین لەگەڵ ئەوانە پزیشکەکە پێم ماڵێ ئەمە گرژە سەرێشەی لای ڕاستی هەیە یاخو شەقیقەی لای ڕاستی هەیە یاخو شەقیقەی لای چەپی هەیە لەو حاڵەتە چەند نقطەیەک هەیە کە تۆ ئەگەر سەبەبەکە ئەو نقطەیە بێ یا ئەو نقطەیە نەبێ تۆ چەند نقطەیەک هەیە هەر ئەبێ بۆ تۆکسی دەبێ بۆن من لە تەنیشتەکانی لای سەر یاخو پشتی مل یاخو منطقەی هەندێک ماسوولکە هەیە لای ملەوە هەندێک جار پزیشکانی پسپۆری دەمار بۆ خۆیان ینی بە خۆشحاڵی و خۆیان دەرزیەکە بەکاردێنن هەندێک جار مەسەلەن یان هێنن بۆ لای ئێمە یاخود بە ڕاوێژ لەگەڵ ئێمە بۆیانەکەین دەرزیەکە و سوودێکی زۆر باشی لێبینە یەکێکی تر لە سوودەکانی بۆ تۆکسکەوە هەر لەسەر بۆ تۆکس بینە ئەوانەی کە عارەکردنەوەیکی زۆریان هەیە عارەکردنەوە هۆکارەکەی دەردرا با بڵێن عارەقە ڕژێنەکانیان زۆر چالاکن بە هۆکاری وراسی بێت یاخود هۆکاری نەخۆشی بێت وەکو خود دەرەقی ئەوانە دێن چارەسەریان بۆکەین بۆ تۆکس زۆر سوودی لێبینن چکە ئەو لە ڕێی با بڵێن سیمپەثێتیک نەرڤەس سیستەم واتە سیستەمی دەماری هاوسۆزی پێوترێ ئەمە زۆر بە چالاکە بن ئێمە چالاکیەکان نەکوژین بە بۆ تۆکسەکە اینجا عارەقکردنەوەکە لەسەرا بێت
لە ژێرباڵا بێ یاخود لە دەستا بێ ئەمە یەکێکە لە چارەسەرەکان یانی وەکو نەخۆشی ئەمە چارەسەری بۆکەین دێنە سەر هەر لە بابەتی بۆتۆکسا با بڵێن سوودی تری هەیە مەسەڵەن هەندێک کەس هەیە لە هەر ئەوەش پزیشکانی پسپۆری دەمار مێشک و دەمار نێرن یاخود خۆمان یاخود کۆنتاکت بە ئێمەوەکەن یاخود ئێمە ئاینێرین بۆ لایەن ملیان مەسەڵەن دستۆنیای پێوترێ واتە حرەکەی ملیان ناڕێکە بەردەوام حرەکەی هێوانە ئەوش دستۆنیایە بەهۆی ماسوولکەکەوە دیسانەوە بۆ تۆکسی بۆ ئەکرێم واتە بەکارنانی بۆ تۆکس بۆ جوانکاری نییە بەشێکی زۆربەی زۆری بۆ نەخۆشیە بەڵێ یەکێکی تر بەسەنەوە پزیشکانی پسپۆری مەجاری بەولی ینی ئەوانەی میز و میزەڕۆ ئەوانەی کەوا میزکردنیان بۆ ڕاگیر ناکرێ هەندێک جار بۆ تۆکسیان بۆکەن بۆ حاڵەتە ئەوان دەیکەن ئێمە نایکەین ئەمە چۆنە چون دکتۆربوونمە کەسانەکەن کە زۆر مناڵیان بۆ یان خاتونەکان پێ ئەخەنەتەمەنەوە ئەم کێشیان بۆ حاڵەتەکە ئەبێ تەشخیص کرێ ئەو پزیشکانی کە پسپۆری لەو بوارن تەشخیصیانەکەن ئەوەی کە مناڵیان بووە هەندێک هۆکاری تری هەیە بۆ کامێک لە کێشەکان بەڵێ ئەبێ وەکو عەرزم کردی ئەوان پزیشکەکە تەشخیصەکە کە پزیشکی پسپۆری مەجاری بەولیە ئەوێ بزانێ هۆکارەکەی چیە ئایا میزەڵدان هایپەر ئەکتیڤەواتە زۆر گرژە بێت ئەگەر ئەوە بێ هۆکارەکە ئەنج بۆ تۆکسی بۆکە بەڵام ئەگەر هۆکارەکە بەستەنیان مناڵبوون و ئەوانە بێ ئەوە ڕەنگە شلی ماسوولکە و بەستەرەکانی ماسوولکەی دەوروبەری میزەڵدان و منداڵدان و ئەو شوێنانە بێ و کە بێت هۆی میزی بۆ ڕاگیر ناکرێ ئەویان پزیشکانی پسپۆری ژنان و مناڵبوون قەرار ئەدا لەسەر و بابەتە ئەوە سمۆیە بەکارنانی بۆتۆکس بۆ بوارانەش بەکار دێت و بەکارنانی تریشی زۆرە بەڵام ئەمە حاڵەتە گرنگەکان بوون کە لە بۆتۆکسم بەدەر لە بۆتۆکس ئەو بابەتانی ترکە ئێمە ڕەنگەوا بزانین تەنها بۆ جوانکاری تەنها بۆ خۆ جوانکردن ئەگیرێتە بەر لەلایەن دکتۆرەوە بۆ نەخۆشەکانی ئەتوانرێ هیچ بابەتێکی تر هەبێت کە وەکو چارەسەر بەکار بهێنرێت زۆر باش هەموو بابەتەکانی کە لێمە لە جوانکاری بەکارێنین هەمویان بۆ چارەسەری نەخۆشی بەکارێنین مەسەڵەن ئێمە ڕێگەیەکمان هەیە بریتێ لە بەکارهێنانی چەوری باشە چەوری زۆر کەس هەمومان بیستمانە چەوری خۆدوەرە گیریەوە پاڵێورە و لەلایەن کەسێکی پسپۆڕەوە و کە دائانرێتەوە بۆ دەموچاو یاخود بۆ شوێنێکەوە پێویستی پێ بۆی حەجمەکەی بگۆڕێت کەسەکە بەهۆی زەعیف بوونەوە تووشی و حاڵتە بوو بێ ئەمە لایەنی جوانکاریە بەڵام هەندێک حاڵەتمان هەیە نەخۆشیە فعلەن پێویستی بۆ ئەوەیە بەو چەورێ چارەسەر بکرێت بۆ نمونە کەسێک تووشی شێرپەنجەیەک بووە ڕێدیۆتەراپی واتە چارەسەر بە تشی وەرگرتووە ئەو شوێنێک کە چارەسەر بە تشی وەرگرتووە پوکاوەتەوە چاودەکەی پوکاوەتەوە خانەکانی و ماسوولکە و پێستیشی پوکاوەتەوە بۆی لایەکی چاڵ بووە ئەمە پێوترێ ینی دوای ڕێدیۆتەراپی دوای ینی پێوترێ فات ئەترۆفی یاخود توانەوەی یاخود پوکانەوەی چەوری دێن لەو حاڵتە ئەمە چەوریان بۆ دانێ پزیشکانی پسپۆری ئەو بوارە کە ئەو نەخۆشی چارەسەر کردووە دوای ئەوەی چارەسەر بوو دەینێرە بۆ لامان ئێمە ویشەی بۆکەین دێن بە چەوری خۆی چارەسەری بۆکەین هەندێک نەخۆشی هەیە وەکو هەڵبەتە لە وڵاتی ئێمە کەمە بەڵام لە وڵاتانی ئەوروپاوانە زۆرە وەکو ئەیدس کابێتە هۆی پوکانەوەی چەوری لە جسمە لە زۆربەی شوێنەکانیە دیسانەوە چەوری بۆ بەکارێنین بە تایبەتی لە دەم و چاوە هەندێک نەخۆشی هەیە یاخود چارەسەری نەخۆشی وەکو ئیلتیهاباتی سنگ نیومۆنیایە ئەمانە ئەبنە هۆی بەهۆی ئەگە بەکتریا و میکرۆب ئەو سەبەبکەیکەوە بەپێی چکە هەموو بەکتریاک نابێتە هۆی پوکانەوەی چەوری لە جسمە هەندێک بەکتریای تایبەتی هەیە و حاڵتە دروستەکە ئەگەر ئەوە بێت دیسانە پوکانەوە لە دەم و چاوەڕ لایەکی چاڵ بووە یاخود لە جسمیە لە قۆڵیا لە شوێنێکە لایەکی چاڵ بووە ئەمە دیسان چارەسەرەکەی ناتوانانی بەشتی تر چارەسەری بکەیت چارەسەریشی بکەیت جوان دەرناچێت لە بەرەوە دی بە چەوری چارەسەری بووە ڕێگەی تر مەسەڵەن کەسێک ئەوانەی کەوا با بڵێن مدەڕێبی کەمالە سامن تەنشیفیان کردووە جسمیان چەوری ینی زۆربەی چەورەکەی دەموچاویان ڕۆشتووە بە ناڕەحەت تۆزە چەوری لە شوێنێکا بۆ دەستەکەوێت بۆی دەموچاوی پێڕەکەیتەوە ئێمە زۆر جارم حاڵەتاکەین ینی مامۆستایەکی کەمالەستامە دێت لە بەروی زۆر جسمی ڕێک بێت زۆر تەنشیفی کردو دەموچاوی هەموو ئەمانەی دابەزیوە ینی بە کوردەکەی پێڵەن ئێڵە دکتۆر دەموچاوم قوپاوە ئەمە ینی حاڵتێکە ناتەبیعیە وەکو چارەسەرن ئەمانە هەموو چارەسەر بەکارێنین هەندێک کەس هەیە مەسەل نەخۆشیەکمان هەیە لە نەخۆشی پێستا پێوترێ مۆرفیا مۆرفیا نەخۆشیەکە ئەوانی کەسە ئەم نەخۆشیان هەیە یەکسەر تێگەن لە من چیە
پێستەکەی لەو شوێنە ئەپوکێتەوە پێست و چەورەکەی ژێری ئەپوکێتەوە بە شێوەی پاڵەپەڵە یاخود بە شێوەی نەخێر لایەکی جسمی کەوا ناوعامیەکەی یاخود لە تەسنیفەکە پێوترێت سکلێرۆدێرما سکلێرۆدێرما یعنی ڕەقبوونی پێست پاستە پێستەکەی ڕەقەبێ ژێرەوەشی ڕەقەبێ و پێستەکەش خۆی ئەپوکێتەوە ئەبینی لایەکی چاڵ بووە هەیە لە دەموچاوێتی هەیە لە جسمیەتی یەکێک لە ڕێگە چارەسەرەکان بریتە لە دانانی ئەم چەورێ بووی چاورەکەی بۆ ئەگریت بۆ وەرەگریت بۆیە پاڵێویت بۆی هەندێک گۆڕاهینی بەسەراکەیت ستێپ و هەنگاوی بەسەرا ئەەکەیت و خانەیەکەی پێوتە قەدەخانە کە لە ناو چاوریا زۆر زۆرە قەدەخانە وەکو توی خانە وایە کە بیچێنی زیاکە دەیکەیتە ژێریەوە و چارەسەریەکەیت ئەمانە ینی بەگشتی ینی زۆر جار ئێمە ئەمانە ئەنجامین زۆر باش هەندێک جار لانەیە کەسێک بەشێک لە جەستەی لەدەستا بێ بۆ نمونە ئاگرکەوتنەوەیەک بۆ بەشێک لە گوێی سوتاوە یاخود بۆ نمونە خاتونانێکە شێرپەنجەی مەم کە گرن مەم کێکیان یا دووانەکەی بۆ ئەبڕنەوە ئەبێ بۆی زۆر بکەن واتە ئەوە نیە بۆ نمونە لانێ بە چاوری دانان ئەمە دەبر بکرێت ئەبێ ئەو بەشەی بۆ دروست بکرێتەوە نەم کاتانەدا هەر پەیوەندی بە بوارەکە ئێوە هەیە بەڵێ ئێمە هەند ئەوەی کەوا پەیوەندی بە نەشتەرگەریەکەوە هەبێت کەوا لە سەلاحەتی ئێمە بێت دەیکەین ئەوەی کە لە سەلاحەتی ئێمانەبێ دەینێرین لای پزیشکانی پسپۆر لەو بوارەیە بۆ نمونە ئەوانەی کەوا وەکو جەنابەت فەرموود گوێیان لە دەستداوە بەهۆی حادیسەیەکەوە یا بەهۆی سوتاوێکەوە بێ ئەمە دێن لە ڕێی گوێی دەستکردەوە پزیشکانی پسپۆری ئەو بوارە جا نەشتەرگەری جوانکاری بێ یاخود پزیشکانی قورگ و لوت و گوێ بێ دێن پارچەیەک کڕکراگی دەستکردە بۆی دادەنێنەوە و بۆی دروستەکەنەوە هەندێک جارێکە حاڵتەکە بچووک بێت دێن لە کڕکراگەی خۆی بۆی وەرەگرن بۆی دانێنەوە مەسەن لوتێتی دیسانەوە لە کڕکراگەی خۆی بۆی وەرەگرنەوە مەسەلەی سنگ فعلەن ئەوەی کە جەنابەت باست کرد کەسێکە خانمێکە تووشی شەرپەنجە بووە سنگی لایەکی یاخۆ هەمووی بۆ لابراوە لەم حاڵەتە چی بۆ کرێ پزیشکانی پسپۆری نەشتەرگەری یا سنگ و یاخود جوانکاری سنگ و ئەوانە دێن سلیکۆنیان بۆ دانێن کیسی سلیکۆنە سلیکۆنە ئیمپلنتی پێوترێ ئەمە بە نەشتەرگەریکی بەنجی عامەکرێت و پزیشکانی پسپۆری لەو بارەیە ویشی تیاکەن بۆیان دانێن و بۆیان ڕێگەکەنەوانێ کەوا تقریبا شبه طبيعي دەرکەوێتەوە و ناحی دەرونی کەسەکەش بەرزەکاتەوە بەڵام لە هەمان کاتە ئەو شوێنانەی کەوا ئاسەوار بەجێهێڵێت ئەوە ئەگەرێتەوە بەلای ئێمە کەسێک بۆ نمونە سوتاوێکی توش بووە دوای سوتاویەکەی لە دەرەجەی 2 بەرەو سەر بووە ئەمە پێستەکەی طبقەی دووهەمی پێستیشی بردووە هەندێجار طبقەی ژێر پێستیشی بردووە و ئیترەگە قوڵتر بێ زیاتری لێبات دەین ئێمە لەیزەریان بۆکەین یعنی ئەو خانمەی کەوا تووشی شێرپەنجە بووە ئەو کەسێک کە تووشی سوتایی بووە پێستەکەی کە تێکچوو ئەینێرنە لای ئێمە دوای ئێمە بە لەیزەر بۆیان ڕێگەکەینەوە ناڵین لە 100% بەڵام نسبێکی باش فەرقەکات دوای چەند جەلسەیەک و دوای چەند جۆرێک لە لەیزەری تایبەت کەوا لەو بارەیە بەکاردێت زۆر باشە جاباسی کەسانێک کرد کە تووشی ڕووداوی سووتانە بن دکتۆر هەندێک جار ئەمانە قۆناغ بە قۆناغ ئەم نەشتەرگەریانیان ئەگەر بە نەشتەرگەری چارەسەر بکرێت بۆ ئەنجامەدرێت بۆ نمونە ئەڵێن لە بەشێکی جستەی خۆی پێستیان داناوە یاخود بۆ نمونە سوودیان وەرگرتووە هێناویانە بۆ ئەو شوێنە بەکاریان بێتەوە ئەمە بە چ شێوەیەکە ئەو کەسانەی کەوا تووشی سووتانە بن وەکو باسم کرد دەرەجەی 2 بەرەو سەرەوە بەتایبەتی 2 قۆڵ چکا دوش سەطحی هەیە و قوڵی هەیە لە 2 لە قوڵەکە بەرەو سەرەوە کاچێتە دەرەجەی 3 و دەرەجەی 4وانە ئیتر ئەوە پێستی کاچوە دەرەجەی 3 پێستی نامێنێ کە چووە دەرەجەی 4 ماسوولکەشی نامێنێ مەسەلەن یاخود هەندێک جارەگاتە ئێسقانیش ئەمە مەجبور ئەبێت لە بەشێکی جەستەی پارچەی بۆ وەرگرن پارچە وەرگرتنەکەش ئەوەیە ئەگەر بۆ نمونە دەرەجەی 2 قوڵەکە بوو بەس پێست بوو دێن طبقێک پێستی بۆ وەرەگرن هەندێک جار ئەگاتە طبقە قوڵەکان ماسوولکەشی ئەبێ بۆ وەرگرن لە شوێنێکی جسمیەوە ماسوولکەی بۆ وەرەگرن ئەبێتە هۆی ئەوە ڕێکردنەوە یاخود ئەو کەسانی کە سوتایان بووە دەستیان مەسەڵەن بۆ ناکرێتەوە مەجبور پارچەی بۆ وەرگرن هەندێک جار ماسوولکەی بۆ وەرگرن هەندێک جار ژەی بۆ وەرگرن بیخەنە سەری ئەوەش پزیشکانی پسپۆری لەو بوارەیە جا نەشتەرگەری جوانکاری بێ یاخو ئەگەر پەیوەندی بە جونگۆ و ئێسقان و ئەو بابەتەوە پسپۆری پزیشکی ئێسک و شکایی بێ بۆی چارەسەر دەکات باش بەڕێستان وەکو پسپۆڕێکی پێست و جوانکاری ڕێنمایی تۆ بە شێوازێکی گشتی بۆ خانمان بە تایبەت چونکە خانمان ڕەنگە زۆر حەز بە بابەتەکانی جوانکاری بکەن ڕێنمایی چییە بۆیان
لە چ کاتێکا پێویستەکە کە ئەو کە سێری خۆی کرد ئیتر سەردانی ئێوە بکات و پێویستی بە یەکێک لە جوانکاریەکان بێ و پێویستەکە ئەو جوانکاریانە لە چه ئاستێکا بێ کە خانمان ئەنجامێدەن. بەڵێ من بۆ خۆم بە طبیعات حەزم بە شتی ئۆڤەر نییە، حەزم بە تەغیری زۆر نییە، یعنی حەزەکەم ئەو کەسێک کە دێتە لام هەتا بتوانێت طبیعیش بکات، هەتا بتوانێت کەموانشی کە سەردانی کردوم ئەزانن-کەوام. بۆیە پیان ئەڵێم مەسەڵەن کەیس هەیە زۆر کەیس لە ئەنجاری وایە لە سەدا ئەتوانم 20 کەیسەکان کە دێم بۆ لام ئەڵێم تۆ پێویستی بە هیچ نییە، یعنی پێویست ناکە هەشە حەزی لێتی مەسەڵەن زیاتر بکەن لەوانێ خۆی بە نیازی شتێکەوە هاتبێت. لەبەرەوە من پیان ئەڵێم هەتا توانن کۆنزەرڤەتە واتە بە شێوەیەکی طبیعی و بە شێوەیەکی هێواش چارەسەری یاخود گۆڕانکاری بکەن لە جسمیانە، هەم دەرونیان خۆشە، هەم بۆ مجتەمەعی ژوا جوانترە، هەم لە دنیاشە ئەوە مەرغوبە. ئەوەی کە زۆر حەزی لە شتی ئۆڤەرە ئەوە لە زیاتر لە منطقەی خلیج و ئەوانە زۆرە و هەندێک لە وڵاتی ئێرانیش لای خۆشمان بەداخەوە تاوان بڵم تۆ زێزیایی کردووە. لەبەرەوە پزیشکەکان بە باشی هەڵبژێرن و ڕێگەی جوانکاریەکان ینی ڕێگەیەکی جوانکاری معقول و منطقی بێت و زیادەڕەوی لە جوانکاریان نەکرێت، چکە زیادەڕەوی لە جوانکاری لە ئاخیرا ورۆرە دەرونت تێگەیات و بینیشمانە بە زۆربەی حاڵەت بینیمانە دەرونیان تێگەچێت. لەبەرەوە هەشتێک ئیسرافەتیا کرد بەڕاستی نەخوان نە مجتەمەع نە خۆت پێی خۆشە. زۆر دەستەکان خۆش بێت.